شەڕە دەست دەکەین بە کاکوتان دەستگاکان دەست پێ دەکەن ئەوان دەیکوتن لە ئێستا وەک ساڵان نەماوە ساڵان دیار بوو بە ئەوەی بەدەستی خڕیان دەکرد ناو دەستگانەکە بەدەستا ئەوەترە دەستگای پێشکەوتترە هاتووە بۆ خۆی خڕی دەکاتەوە و دەشی کوتێ دەیکاتەکە کاکان هەڵە ڕژن ئێواران لەگە کرێکارەکان دەین کاکەی تێ دەکەن لە ئێواران ڕادەست پێ دەکەن هەتا تقریبی 5 بەیانی ئەوانە ئیشی لێ دەکەن دوای ئەوەش مشتریەکان دێن لێمان دەخڕن ئەوانەی خاوەن ئاژەڵەکان ساب حیوان و ئەوانە دێن لێمان دەخڕن خەزنکراویشمان هەیە ساڵانە کاکی زۆریش خەزم دەکەین لەبەرەوەی تقریبی 10 ڕۆژ 15 ڕۆژی دیکە خەلاص دەبێت لە دەشتێ تقریبا 12 ساعة 15 ساعة ئەدیکۆین ساڵانە 150 کەڕەت 160 کەڕەت دەبین بۆ ئاژەڵداری بۆ منتیقەی بلە و بارزان و کەرکووک و چەمچەماڵ و بۆ هەموو منتیقەکانی دەبین کای ئەم منتیقانە هەموو دامی کراوە و سەحاب ئاژەڵەکان بێکار نابن کوردستانی ئەگەر بین ڕاستە کاردوارێکی نەخۆش دەن واقعێکی نەخۆش دەن هەموو هەڤرە کۆم دەبووین خودێ ماتۆقەش کوردان ڕا تۆرەی بتنێ مە کوردان تنێ ماڵێک دەوێت تنێ ماڵێک لەبان سڵان دێت قامشلۆکێ بەرەمەمە ئەو بوو ئەم وەکو ژن وەکو هەم زەڵەمە نوێسەرژی ئەم بوو هەموو خەڵکی دیارکەین و کورد لە هەر چەپەرچن کوردستانی یەکەن پەیف مەدگەهینتەیەک جوانی مەدگەهینتەیەک باوەشی هەولێرێدا پەرچەکە بچی کوردن هەر چارپەرچن کوردستانی کۆم دەبن گوت کچێتە ئەس دین کرم جاراژی تەت گوت خودێ تریفا تە ئەس شێت و پێت کرم وەکی سندیکا ڕژمەڤانی کوردستان سووریا ئەم خوازن vê barêgeha niha me îro çêkirî hewlêrê medanî em cenga me cenga hezkirinî ne cenga kuştinî cenga me cenga şi'r e em dixwazin helbesta tiştê xweş pêşiya miletê xwe bînin Gavên pîroz em karin bêjin gorî negu gorî em gorî gûme hinek nerînin nivîskara dîtin hinek nerînin got wekî weşanxana tevlî bûn wekî gel yan jî wekî ziwarên got timî serdana vê pêşengehê dikin hin ji milên nawiyeta pirtûk hin ji milên mijarên got pirtûk hatin dayîn hin ji milên aslê nivîskaran ê got tevlî bûn îsal di aynê wextê de got weşanxanê got tevlî bûnin yani tiştekî pir rengîn di vê pêşengehê de hatî diyar kirin destpêkê de xwezî ew dema behsa nivîsandin û çavkirin li van navendana hemû kesên nivîskar helbestvan xwîner û ê gotêkildarî pirsa hunerên û çandênên li vê de hevdû dibînin û wek semînerên kotên avakirin jî duan semîneran de jî rexne çêdibin duan semîneran de cê valahî di ku dedin ew valahiyan tên gotin çê goş aliye rêveberiyê biçin aliye zatî mewduî bin di baweriya min de evaya cihê wek dibêje zemînên rojeva çand û hunerê vedike